لیمفەگرەکان ئەم زاراوەیە کە لە بینی ئێمە و نەخۆشە بەڕاستی ناتێگەیشتنێک و ناحاڵی بوونێکی زۆر هەیە. ئێمە بەدەست نەخۆش و ژیرمان خواردەوە، نەخۆش بەدەستێمەوە، هەردووکشمان بەدەست گرێ لیمفاویەکۆی ژیرمان خواردەوە. نازانین چ ناویشی وەردۆزینەوە. ئەرێ کاک توێژە وەڵا گرێ لیمفاویەکانم گەورە بووە. ئەم شەو نەخەوتوم، مناڵەکەم سێ دیکە ئەوە دکتۆری دنیام پێ کردو هەر چا نابێت. خۆشەویستم بە کوردی و بە کورتی گرەی لیمفاوی بریتیە لە چێک پۆینت، بریتیە لە پۆلیس، بریتیە لەو شوێنەی کە بەرگری لە لاشەی من و تۆ ئەکا. بەبێ ئەوە ناژیت، ئەبێ هەبێ. بەڵام کە گەورە ئەبێ هۆکارەکانی زۆرن. هۆکاری ڤایرۆسی هەیە، هۆکاری بەکتریای هەیە، هۆکاری ئیلتیهابی هەیە، هۆکاری نەخۆشی هەیە، بەڵێ هۆکاری شەرپەنجەشی هەیە. بەڵام ناکرێ یەکسەر تۆکە گرەیەکی لیمفاوی بە تایبەتی لە مناڵە کە لەوزەتێنی زۆرە دوو گری لیمفاوی لێرە گەورە بێ ها دکتۆر جان هاچی لە هاتۆ گری لیمفاویەکانی هەمومان بترسین دکتۆری پێ بکەی عیلاجی دنیا بکە بە قوڕی مناڵەکەتە چا نابێت ئەم سەروسەرێکی هەتا گەورە بێت تا خۆی چاکە بێ اینجا تۆ کۆڵەیت اینجا گرەی لیمفاویەکە خۆی چاکە بێ. بەرە خۆشەویستەکانم کام وایە کە ئێمە ئەم مستەلاحانەی لێک جاکەین و زۆر جان نەخۆش نەشتەرگەری بۆ ئەەکەیت ملی بۆ پاکەیتەوە سەرەتانی خودەکەین بۆ لابی وڵا دکتۆر جاوتیان گرەی لیمفاوی ماوە گوڵەکە گرەی لیمفاوی لە ناو ملا پانابێتەوە چونکە بەسەدەهاو هەیە بەڵام ئەگەر شێرپەنجەیی بوو ئەو کاتە ئەبێ لا ببرێ ئەمە جیاوازە لەوەی کە بەس گرەیەکی لیمفاوی لە منا هەیە لە تویا هەیە وەکو لە هەموو کەسێکا خوای گەورە بۆی دروست کردووە. بەرەو تکام وایە تکا گرەی لیمفاوی مەکەن بە گرێشوێرە چوە خۆی گرەیە میکەن بە عقدەیەک لە ناو لاشەتانە بابزان ئەمە نەخۆشیە کە دکتۆری سوێنەر پێی وتن پاکە دکتۆری پۆڕوتی ئەلحەمدا هیچی نییە زەرەتان کرد خاوێن بوو ئیتر تکام وایە زۆر بە شوێنیە مەچن چکە ناگەنە دەرەنجام. سمارت وەرچەرخانە